سڵاوم کاتتان باش سوپاس بۆ بەسەرکردنەوەتان سەرەتا سەری ڕێزونەوازیش بۆ سەرجەم شەهیدانی ژندان نەوێنم کە بە خوێنی خۆیان مێژوویان نووسیەوە و ئێمە ژنانیان گەیاندە ئەم قۆناغی کارکردن. ئەمە سەرەتا جگەلەوە پیرۆزبای 8 مارس لە تەواوی ژنانی کوردستان بەگشتی یەکەم و ژنانی هەڵەبجە بەتایبەت دۆخی ژنان لە کوردستان لەم ڕۆی کە ئێمە قسەی تیاکەین و لەم 8 مارسا ژنان بوونەتە پێشەنگ لەو دۆخەی جاران نەماون. ژنان ئەمڕۆ داکۆکی کارن لە مافەکانی تەواوی گەلی کورد و ئەمڕۆ خەباتی ژنان تەنها خەباتی ژنبوون نییە و خەباتی مێینەی نییە، بەڵکو خەباتی نەتەوایەتیەکەن و بوونەتە ڕەمزی بەرخۆدان لە هەر چوار پارچەی کوردستان. خۆشبەختانە ژنان توانیوانە بەتوانە ویرادەی خۆیان بگەنە ئەم ڕۆژەوە، توانیوانە داکۆکی نەک تەنها لە خۆیان لە نەتەوەی کورد بە گشتی بکەن. ئەمەوێت لێرەوە باسی ئەوە بکەم ژنان لە دۆخی ئابووری بەهۆی ئەو قەیرانە یەک لە دوای یەکەی کە کوردستانی پیاتێپەڕێ، ژنان لە ڕووی ئابووریەوە هاوشێوەی پیاوان لە دۆخێکی قەیراناویان لە ڕووی مادیەوە و گرفتیان بۆ دروستە بێت لەبەرەوەی خۆتانەزان ئەگەر ژن نەبێتە خاوەنی گیرفانی خۆی، نابێتە خاوەنی بڕیاری خۆشی لە کۆمەلگا ئەوە گرفتە ئابوووریەکانی ژنانە. بەڵام ژنان خۆشبەختانە لە ڕووی سیاسیەوە توانیوانە هەنگاوی باش بنێن و توانیوانە بوێرانە بچن لە کایە سیاسیەکانە بە توانای خۆیان نەک ئەوەی کە ڕەحمیان پێ بکرێ بتوانن کار بکەن. لە ڕووی کۆمەڵایەتیەوە ژن توانیوێتی بربەستە کۆمەڵایەتیەکان لەم ڕۆی کوردستانە بربەستە کۆمەڵایەتیەکان تێپەڕێنەوە. ژن توانیوێتی بە توانای خۆی تەواو ئەو پێچەوانە بکاتەوە کە لە کولتوری باوی کۆنی کوردەواری عەقڵێتی تۆزگرتووی قەبیلە و عەشیرەتەکان کە ژن بە پلە دوو سەیرەکرا، ئێستا ژن توانیوێتی بیسەلمێنێ لە سەرجەم سێکتەر و کایەکانە ڕۆڵی بەرچاوی خۆی هەبێەوە تەواو پێچەوانە بکاتەوە کە ژن و پیاو وەکو یەکنین و ژن هەمیشە لە ژێرباڵی پیاوەکانایە. ئەمڕۆ ژنان توانیوانە هەنگاوی باش لەو بوارەوە بنێن. ئێمە هەمیشە بەرەو پێشچوونی ژنان لە دوو خاڵە بینین. خاڵێکیان توانا ئیرادەی ژن وە خۆ پێگەیاندنی ژنانە بۆی بتوانن لە ئایندە بە لێهاتووی خۆیان بسەلمێن و هەنگاوێک بچنە پێشەوە. و هەنگاوی دووەمیش ئەو ژینگەیە کە کاری تیاکرێت کەمان لە توانا و ئیرادەی ژنانیە. ئێستا ژینگەی ناوچەکە ژینگەیەکی شەڕ و نائارامی و ئاڵۆزیە. لەو ژینگە ژن بە هەمان شێوەی پیاو هەنگاوێک ناچێتە دواوە، بەڵام لە شوێنی خۆی ئەوەستێ. بەڵام من گەشتبینم بە ئایندەی ژنان لەبەرەوە ئەمڕۆ ئەیبینم کۆمەڵێک ژنی لێهاتوو و خۆپێگەیاندوو لە ئایندە ئەتوان کار بکەن و ئەتوان خزمەت بکەن، ئەتوانن سەرجەم سێکتەرەکان پڕکەنەوە. ئێمە لە هەڵەبجە هەمیشە شانازی بەوەکەین ئێمە ئەو شارەمان پێوترێت کە ژن بەڕێوەیە بە لەبەرەوە من پێم وایە ئەو ژینگە ئەگەر لەبار بێ ژن هاوتای پیاو ئەتوانێ لە هەر دەرفەتێک بۆی بێتە پێشەوە بتوانێ کاری تیابکە، ڕۆڵی تیابینێ و توانای خۆی لەو بوارە نمایشەکە و بەدڵنیاییش سەرکەوتووە بێت.